سەرەڕای نیگەرانی هاوڵاتیان لە کوالێتی بەشە خۆراکی مانگانە، بەڵام بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی سلێمانی ئەو بۆچوونە ڕەت دەکاتەوە و دەڵێت ئەو خواردنانەی باش دەرناچن، هۆکاری ناکارامەیی کابانی ماڵە، نەک خۆراکەکە خۆی. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لایەنە پەیوەندیدارەکانی ئازوقە و خۆراک لە شاری سلێمانی ڕایانگەیان لە سنووری هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە و دوو ئیدارەکە تەنها 12 گەنجینەیان هەیە و حکومەت ئامادە نییە لە کاتی دیاریکراودا شایستەداراییەکانیان خەرج بکات تا ئەوەی هاوشێوەی ئەم هەفتەیە و بە ناچاری خۆراکەکان لە ناو بارهەڵگرەکان نەهێڵنەوە. توانیمانە پارچەی بازار ڕاگرین هێڵین و لەگەڵەوەشدا بتوانین بۆ ستافەکەمەوە بۆ بئیمکانێتە ئەو کێشانە ئەمانە ئەم خۆراکینە بازارەوە. جالم کەناڵە داواتانێکم ڕاستەکەی کۆمەڵی خەڵک چی ئەندام پەرلەمان چی برانی بەڕێزم دەستەکانی حکومەت ئێمە ئامادەین کە هاتن بەڕاستەکەی بێن خزمەتمانکەن بێن لە حەزانە بێن کە مەسەلەن چارەسەریکەین و هەموو کاتی دەرگامان کراوەی وایە نەک بێن تەشکیلکەن بڵێن وەڵاهی برنجەکاتۆ جۆرەکەی وایە دابەش نەکراوە ئەوە دوورە لە ڕاستیوە بە حیشی قابلی قبوڵ نییە. لایەنە پەیوەندیدارەکان ڕەتی دەکەنەوە بەشە خۆراکی مانگانە کوالێتی خراپ بێت و دەڵێن لەم ساڵدا لە ڕێی 3450 بریکارەوە بڕی 75,000 تەن خۆراکمان بەسەر 2,050,000 دانیشتوی پارێزگای سلێمانی و هەڵەبجە دابەش کردووە. ئەوە کابانەکەی باش نییە، ئەوە عیلاقەی بەهۆ نییە، ئەوە کابانەکەی باش ئەو برنجە کە باڕاستی برنجی زەراعیە ئەو چاپتین جۆری برنجە کە خەڵکی خراپ جۆرەکەی باشە بەس خەڵکی ئەمە کە ڕێزمێ بەشی اقتصادی باشتر و باشتر کە تۆز لای باش نیە بەڵام باشترین جۆری برنجە و تایلندی و جۆرە خراپیش نیە و هەچ کات بیستمان ئەگەر خراپ بێت دابەشی ناکەین. لەلایەن حکومەتی عێراقەوە مانگانە 7 جۆر خۆراک و ئازوقە بۆ هاوڵاتیان دابین کراوە کە خۆی لە برنج و دۆشا و شەکر و زەیت و فاسۆلیا و لەتکەنۆک و نیسکدا دەبینێتەوە. بەڕێوەبەری گەنجینەکانی خۆراک لە سلێمانی دڵنیایی دەدات لە بەرزی کوالێتی خۆراکەکان و دەڵێت هاوشێوەی حکومەتی عێراق دابەشکردنی بەشە خۆراکی مانگانە لە سلێمانی بەردەوام دەبێت. بەنسبەت کوالێتی خواردنەوە ئەو خواردنەکەیت بەسەر هەموو عێراق عینێک دابەشکرێت باخیرێک لە فاوت کە داخڵە بێت ئەو باخیرێ لە بەسڕەوەیە تاکو دۆک یعنی ئەو خواردنانە بۆ لە هەموو عێراق خراپ نییە بۆچی لە سلێمانی خراپە من تێناگەمە یعنی چییە؟ نه ئێستا ئەوەی کە باس دەکرێت ئەمە ناتمان بۆ فاس سلێمانی جگەشی دەرچوو ئەڕە شیاوە بۆ خواردن. ئەم وتانەی لایەنە پەیوەندیدارەکانی سنووری پارێزگای سلێمانی دوای ئەوە دێت لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا چەند پەرلەمانتارێک سەردانی گەنجینەکانی خۆراکیان لە سلێمانی کرد و ڕای گشتیان لە نەگونجاوی گەنجینەکان و خراپی ئەمبارکردنی ئازوقا ئاگادار کردەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.